دیسان هەندێک کەسی تر جاری وایە عوزری وا ئەهێنێتەوە بۆ کەسانێک کە کوفریان لێوە دەرکەوتووە دەڵێ بابە مەلایەکی وا مەلایەکی 12 عیلمە چۆنە چێتە ئەم کوفرەوە تۆ چۆن پێ دوایە ئەمە مەلایە و بووە بە یەکێتی ئەمە مەلایە و بووە بە پارتی ئیتر پێی کافر بووە بەم ئیشە چۆن خۆی مەلای 12 عیلمە و دەرسی شەرعی خوێندووە بەڵام کاکی خۆم خوای گەورە بە پێغەمبەرانە فەرمێ وەلەو ئەشرەکوا لەحەبیط عنهم ما كانوا يعملون ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەن هەرچی کار و کردەوەیەکیانەیە هەمووی پوچەڵە بێتەوە باشە کە پێغەمبەران معلومە معسوومن لەوەی کوفر و شرکیان بەسەرانایە بەڵام خۆ خوار دەرەجەی پێغەمبەرانەوە صدیقین و ئەبرار و شوهەدا و پیاوچاکانی تر خەڵکانی تر ئێمە مانانێکی داما و قوڕ بەسەر و نەزان بە تەئکید دەکەوینە کوفری واوە شرکی واوە بەڵامە بێتەوە بەی لێ بکەینە بە ئاگادار بین ئەنجا بۆ یەکتری پینە نەکەین کابرا با مەلاش بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئینەمە الأعمال بالخواتیم کار و کردەوە پێوانی کار و کردەوەکان بە کۆتاییەکەیەتی بزانە لەسەر چی ئەمرێ لەسەر چی ئەژی چونکە خوای گەورە باسی لە سوورەی عەرافە باسی یەکێکمان بۆ کام مەلایەکی 12 عیلمی لێزان بە دەردی کوردە لە 12 عیلمەوە خوای زانە 12 و 14شی تێپەڕاندە بوو بەڵام تەشبیهیەکا بە سەگتان دیوە کە دایمە هەناسە بڕچێتی و دەمەلاسکێتی زمانی هێناوەتە دەرەوە هانکە هانکێتی سەگتان دیوە کە زۆر تینوە سەگتان دیوە نازانێ بڕوا سەگتان دیوە کە زمانە با بۆ قوونی خۆی سەگتان دیوە کە ئەگەر ئێسقانێکی بۆ فرێدەی دێکلکە لە قێ خۆی تێواڵێنێ و لە بەردەم تا خۆی زەلیلەکە سەگتان دیوە وەختە حەماڵێکی داماوە بینێ کۆڵێکی پێ لە دوورۆ پێوە ڕێوازانە ڕسقی ئەو کۆکاتەوە سەگتان دیوە کە دەوڵەمەنێکی ژەبینە چۆن ڕاکە بە دەوریا و کلکە لە قێ بۆکە و کلچی تێوە هەڵە سوێ بۆ شتێکی بداتێ ئەمەس ئەم سەگە کە دێتە پێشچاوتان مەلای دین فرۆشیشتان بێتە بەرچاوکە بەو شێوەیە ئەو مەلایەنەی کە بۆ پارتی وێچێتی و منهەجی کوفر و ئیلحادی بەعس بۆ منهەجی کوفری جۆرج بۆش ئێستا کلکە لە قەیانە و خۆیان بادەن بۆ موچەیەکی حرام سوحت کە خوای گەورە لە باسی بەلاغ و دەعوە و مەلاکانە ناوی ناوە سوحت نەیفەرمووە حرام جاری وایە کابرایەکی جاهیلەکەوێتە ناویەوە وەری گرتووە بەس نازانێ حرامە بەڵام ئەمە مەلایە ئەزانێ حرامە و خواردوێتی بۆیە فەرمێ سوحت و ئەکلهم السحت ئەمە لەگەڵ زانینەکە کە حرامە و خواردوێتی دەرەجەکەی گەورەترە حرامەکەی گەورەترە تاوانەکە گەورەترە خوای گەورە تەشبیهی ئەو مەلا دین فرۆشە عەمامە پیسانە کا بە سەگ لە شوێنی لە سوورەی عەرافە فەرمێ وەتلو عەلەیهم نەبەأ الەذی ئاتەیناه ئایاتینا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض مثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث خو أم كابرايا كوكو معلومة لتفسير ابن عباس فرمي لسر كابرايا هاتو تخوارو ناي بلعمي كري باعراء بو كالقل سيدنا موسى بو سيدنا موسى ناردبو يبو ناوتشي كبلاغ ديني أو بقينا بخلق كبلام ليم ملاكر شوي دايو هنايا بيشو لخوي نزيك كردو كچون مسيلمي كذاب هندي كسي لخوي نزيك كردو أميش لخوي نزيك كردو رشوي دايو كرديو بزماني خوي دجي سيدنا موسى وبلاغ بانقوازكي بۆیە تەشبیهیە کاتۆ بە سەگ کەوابوو ئەم کابرایە خۆزانا بوو ئەمە عالم بوو خوای پەروەردگار بەو شێوەی لێ کرد لە زمانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام سەیری ئەم میسالەکەن سەحابەیەک ناوی عەبدوڵای کوڕی سەعدی کوڕی ئەبی سەرح بوو وەحی بۆ پێغەمبەرە نووسی عەلەیهی سەڵات وسەلام کەچی دوایی هەر لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مرتەد بووە هەڵگەڕایەوە لە دینەکە باش ئەم کابرایە وەحی بینیوە کە دێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یعنی هەستی بەم دیاردەگەردوونیە گەورەیە کردووە کە وەحیەکی خوای پەروەردگار و کردگاری جیهانیان دێتە خوارەوە بۆ پێغەمبەرێکی محەممەد المستەفا کە لە ناویانەوە ئەیناسن و دیاردەی وەحیەوەی بینێ وەحیەکەژە نووسێتەوە بە عیباراتی عەرەبی زمانی خۆی کە هیچ کەسە ناتوانێت وەکو ئەو داڕێژێ کەچی لە هەمان کاتە مرتد بووە هەروەها ئەو مرتدانەی کە هەر لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەڵگەڕانەوە لە دین زۆر لەوانە شارەزار بوون هەروەکو چۆن لە ئەهلی ئیسلامە مەجموعەیە کە پێیان وترێ قەدەری
قەدەریەکانیش کە هەر خۆ عیلمی شەرعیانەیە کە یەکێکی وەکو ئیمامی ئەحمەد بن حەمبەل ڕەحمەتی خوای لێ بە تەکفیری کردوون، یانی ابن عومەر تەکفیری کردوون. هەروەکو لە حەدیثە هاتووە لە صحیحی مسلمە فەرمێ يقرؤون القرآن ويتقفرون العلم، قورآنە خوێنن بەڵام هیچ شارەزاییەکیشیان قورآنە خوێنن شارەزایی لە قورآنیشە پێیاکەن، شارەزایی لە علمی شەرعیشە پێیاکەن، بەڵام هیچ نییە، هیچ قیمەتێکی نییە. ئەبێ ئەوەش بزانین کە هەندێک کەس شارەزایی لە دینەکە هەیەوەکەوێتە ئەو کوفرەوە یان یەکێکی تر بۆی پی ناکاتەوە. ئێمە لە زمانی خۆمانە ئێستا خەڵکێکی زۆرە بینین کە ئەو حاکمە تاغوتانە تعینی کردوون بە مفتی، ئەنجا ئەلقابی گەورە گەورەیان پێبەخشن و مفتی گەورەی بەغدا، قاضی بەغداد الأول، مفتی الأزهر، مفتی المملكة، مفتی الجمهورية، مفتی الإمبراطورية، قاضي القضاة، مفتي المفتين، ايتر انواع واشكال القابي قورة قورة، صاحب الفضيلة، ألم سماحة الشيخ وسماحة السيد، ولم بابتانك بسري أنا أدن بؤوي باطلك إخوان ترويج بيبدن چونك هردو چي بوبا تبادل منفعة آلو قور كردني برجواندي أمان مدح سنانا كانوا باريانا دنهي أما لا دين فروشانا أمانيش دا صلاة كفرينكي أوانا شرعينا بۆی هەردووچیان پێکەوە بتوانن ئیدارەی ئەو خەڵکە بەو شێوەیە بن بەڕێوە کە بە کەیفی خۆیان بیان ڕوتێنەوە. بۆی خوای گەورە فەرمێ ومن يتولهم منكم فإنه منهم، هەر کەسێک لە ئێوە لە خانەی کافرەکانە بێ، مرتد و مشریکەکانە بێ، تەعاملی وال ڕەفتاری لەگەڵانە بەو ئوسلوبە بەو شێوەیە کردووە کە کوفرەکەی بۆ ڕاستکردوونەتەوە بووە بە بەشێک لە سیستمەکەی ئەوان، وەکو ئەوان وایە چونکە ڕازی بوون بە کوفری ئەوان. ئەسڵ ئەوەیە ئەم مەلایەنە پێویستە ببن لتەکون شوهداء على الناس، پێویستە شاهد بن لەسەر خەڵکی بەوەی کە کابرا کافر بوو بڵێن ئەمە کافرە، قل يا أهل الكتاب لستم على شيء حتى تقيموا التوراة. كوابو إنساني مسلمان لأصلا ملابي يا غير ملا وظيفي أويك كفر إيمان بو أو خلق الرنكاتو مكابرايكي ملا أحقتر أم كفر إيمان الرنكاتو أجر نيتواني أو هجرتي لسر واجب وكو هر مسلماني شيتر بيستا برواتا دري أجنا بجدار به هر وكو شون عبد الله كري مبارك رحمتي خوايلي بك يشك لسيدي تابعين لشعر جاء فرمي وهل أفسد الدين إلا الملوك وأحبار سوء ورهبانها. بۆ ئەم دینە چێ فاسدی کردووە؟ چێ ئەم دینەی تێکداوە؟ هەر مولوک دەسەڵاتداران لەگەڵ ئەحبار و سوئین و ڕوهبانوها، هەر ئەم قەشە و ڕاهیب و مەلا و شێخ و دەروێش و خەڵکەی کە خۆی بەم دینە هەڵڕۆسکان و خۆی کردووە بە کادری دینەکە، ئەمانەشن کە دینەکەیان تەضعیف کردووە. لەبەرەوە ئینسانە بێ ئاگادار بێ لەسەر ئەوە. ئەمە وانییە کە خەڵکێک وا بزانێ وەڵاو فەقێ ئەوە داعیەکی گەورەیە، ئەوە مەلایەکی شارەزایە، ئەوە دەرسی خوێندووەوە، ئەوانەی هەموو خوێندەوە عالم بوو، چۆن ئینسان نەتوانێت پێی بڵێ کافر، چۆن کوفرەکە لەو دەرەکەوێ، چۆن من نەتوانم ئەم کوفرەی ئەو ڕاستکەمەوە. نەخێوان نییە. حتاوە لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوویدا وەکو عەبدوڵای کوڕی سەعدی کوڕی ئەبی سەرح کە کاتب وەحی بووە و هەڵگەڕاوەتەوە لە ئیسلام. نەکەرەوەش یەکێکی تر هەبوو هەر لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناوی نهار الرجال بو، كابرايا كناوي نهار الرجال بن عنفوة، زور لقل بيغمبر أبو عليه الصلاة والسلام، صحابي أوبو حتى لباسي ألين تفقه في الدين، شارزابو لدينك كبيغمبر عليه الصلاة والسلام بيني وشارزابو لولا وج مسيلمي كذاب ليماما إعلاني بيغمبريتي خوي كردوه. بيغمبر عليه الصلاة والسلام سيدي أم كابراي كردو بانجي كر فرموي نهار الرجال ابن عنفوة، أدنيرم بولاي قومي مسيلمي كذاب أو مسلماناني لوين بهيزيان كروا أواني كإيمانيان بمسيلمة هناوا جيوانيان كروا بشيمانيان كروا دين كان بورون كروا بيان جرروا سر إسلامتيك. بلام ئەم کابرایە کە چوو بۆ لای مسەیلەمەی کەذاب کە ئەویش عادەتی وا ڕەشوەی زۆرەدا بە خەڵک، هێنایە پێشەوە هەروەکو ئیمامی طەبەری ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ كان أعظم فتنة على بني حنيفة من مسيلمة. فتنەی ئەم نەهار کابرایە کوڕی عنفوە
زۆر گەورەتر بوو لەسەر بەنی حەنیفە قەبیلەکەی مسەیلەمەی کەذاب کە هەڵگەڕابوونەوە وەک لە مسەیلەمە خۆی. بۆچی ئەفەرمێ شهد له أنه سمع محمدا صلى الله عليه وسلم يقول إنه قد أشرك معه. إمام الطبري رحمة إخواني بجرته فرمي خطريتي أم كابرايا لو يابو كتشو قيشت لاي جماعتي يماما بخلقكي ودوتي أو من نهار الرجال كري عنفوامك لقل بيغمبرام عليه الصلاة والسلام محمد عليه الصلاة والسلام مني ناردو بو أوي بيتان رابقينم كمسيلمكي ايوه بشدار لبيغمبريتيكي أوا بيغمبريتيكي نيوي لاي محمد ونيوشي ولاي مسيلمي كذابة لاي مسيلمي طبعا أو كنال كذاب فصدقوه واستجابوا له أو كاتب باوريان بو هناك الراستك أو لاي بيغمبر وهاتو صحابي ولوي فير بوا واستجابوا له باوريان بيه هنا قسك ايوان ورقرتو زياتر مكانتي مسيلمان للا بقوة تركر جابزانا ما تشان خطرة بلام صحابة كان وقت أبو بكر رزاي خواي بيه هيرشي نارد سر مرتد كان نيبرسي وآخر أمانا داماون قرب سرن جاهلن أي شونتوان أمر لشو إيمان بينن باوريان هنا وكأو كابراشاتو الصحابي بيغمر عليه الصلاة والسلام بوشي وقمراتري كردون همو يعني هر خصوة قالبي أويك مرتدون چونك أوان أرزكان جدابو بونو ليكتر كابرا لبني حنيفة لأهل يماما كباوري بمسيلمي كذاب هنابو أقر باوري بونمايا أي تواني قبيلة كي بجيبه الله ناوشا كي بجيبه الله بيته وبدار الإسلام كلا مدينة بو لبروا أبي إنسان أقداري أوانا